هاورانی بەڕێز خوشک و برایانی عزیز میوانە بەڕێزەکان هەموو لایەکان بەخێر بێن لە بۆنەی 38مین ساڵی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵا سەرەتا پیرۆزبایی لە ئێوە بەشداربوانی ئەمڕۆ ڕسماکەم و پیرۆزباییەکەم لە هاوڕانی ناوخۆ پێشمەرگەکانی سەنگەری شار کە ئەو ساڵیش بە چارەکەەکانی لە ناوخۆی کوردستان لەژێر ئەو هەموو ئستبداد و ئینسدادە سیاسیە کە هەیە بە چالاکی جۆراوجۆر ڕۆژی کۆمەڵایان بەرزڕاگرت و جارێکی تر نیشانیاندا کە لە نێو دڵی دژمنە ئەوان دەتوانن وەفاداری ڕێبازی کۆمەڵە ئەمانجا بەرزەکانی بن. هەر لەم ڕۆژە سڵاو لێرم بۆ گیانی پاکی شەهیدان، بۆ پێشمەرگەدێرینەکانی کۆمەڵا، بۆ کەمەندەمانی سەنگەر، و سڵاو لێرم بۆ پێشمەرگە قارەمانانەی کە لە هەرێمی کوردستانی باشوور و ڕۆژئاوان ئێستا شەڕی داعشەکەن، و سڵاو لێرم بۆ پێشمەرگەکانی کۆمەڵە و هەموو پێشمەرگانەی بزوتنەوەی کورد لە کوردستانی ئێران کە ڕووسورانە بزوتنەوەی کوردستانی ئێران هەڵاگرتووە و ماندووبوونیان لێرەکەن. من ئەوەی لەم باسا پێشکەشەکەم ئەوەیە نامەوێت لەسەر بارودۆخی ناوچەی و جیهان قسە بکەم و تەسیلەکانی ئەوە دارنەم و نامەوێت لەسەر بارودۆخی خودی ناوخۆی ئێرانیش قسە بکەم. لەبەرەوە هەموومان دەزانین لە کەس شارەوە نییە ئەو ئاڵۆزیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە و ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە حاڵەتێکی دروست کردووەوە بۆ مەسەلەی پرسی کورد بەگشتی و مەسەلەی کێشەی کورد بەگشتی لە هەر چوار پارچە هەم دەرفەتی قوڵقاندووە و هەم هەڕەشەشمان لەپێشە. ئەوەی کە دەرفەتەکان چین و هەڕەشەکان چین دێ مەسەلەی، بەڵام بۆ ئەوەی کە بتوانین تەشخیصی ئەو هەڕەشە و دەرفەتانە بدەین ئێمە دەبێت بارودۆخی کورد لە ناوچەکە لەبەر چاوەڕگرین و ئاراستەی ئەو دەرفەتانەی کە بۆمان هاتووەتە پێشەوە، ئەو هەڕەشانەی کە لە بەردەمانە بە دیاریکراوی لە چوارچێوەی کاروبەرنامەی خۆمانە بیبێنە پێشێ. کەس لەسەر شاراوەیە کە ئێستا بە ئەو دەرفەتانەی کە بۆ مەسەلەی کورد هاتووەتە پێشەوە لە دوای هاتنی داعش کورد و پێشمەرگە و بەرگری قارەمانانەی ئێمە لە دنیا و پرسی کورد لە دنیا بۆتە پرسێکی ناسراو و ڕۆژ لە ڕۆژ ئەم پرسە جێگای زیاترە دێ و گرنگی زیاتری پێدرێت و لە هەمان کاتێشا بەهۆی هاتنی داعش و ئەو گۆڕانکاریانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستانەوە دەنێما بینین کۆمەڵی هەڕەشەی جدی لەسەر مەسەلەی کوردە و ئەم هەڕەشە جدیانەش بەداخەوە لە نەبوونی یەکگوتاری سیاسی کوردە و لە نەبوونی یەکریزی و قبوڵکردنی جۆرێک لە گوتاری جۆراوجۆر خەریکە هەڕەشە ئەو دەرفەتانەی کە بۆ ماقۆڵخاوە هەڕەشەکان زۆرترن و خەریکە ئەوەشمان بەدەست هاتووە لە دەستێنێ. بەداخەوە کورد ئێستا بە حکمی ئەو هەڕەشانەی کە لەسەرێکی بۆتە خاوەنی دوو کتاری جیاوازکە، ئەم دوو کتارە جیاوازەش ڕۆژ لە ڕۆژ بەداخەوە بۆشایی زیاتردا لە بزوتنەوەی کوردستانە و لە خودی یەکریزی و یەکماڵی کووردا دروستەکە. ئەگەر ئێمە چاوێک لە کوردستانی باشوور بکەین کە سەنگەری هەموو پارچەکانی دیکەی کوردستانەوە هەموو پارچەکانی دیکەی کوردستان دڵیان بۆ خۆشە، بەداخەوە دەبینین پەکەوتنی لە پرۆسەی سیاسی هەرێما هەیە، چەقبەستووی هەیە، دامەزراوەکان پەکیان کەوتووە و لە هەمان کاتە قەیرانێکی سیاسی و دارایی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە و لە هەمان کاتە دوو گوتاری سیاسی لە هەرێمی کوردستانە و دامەژبوونی خودی گوتاری سیاسی لە هەرێمی کوردستانە خەریکە ئەو دەرفەتانەی کە بۆ مەسەلەی کورد هاتووەتە پێشەوە پەکیەخە و هەڕەشەی جدی لەسەر باشووری کوردستان هەیە و ئەمە لەولاوە شەڕی داعش و خودی بەهێزبوونەوەی عێراق لە دوای شەڕی موسڵەتوانەی کە لەو هەڕەشانە بێت کە لەسەر هەرێمی کوردستان هەیە. ئەگەر چاوێک لەسەر مەسەلەی کورد لە سووریا بکەین دەبینین لە هەمان کاتە لە کوردستانی سووریای سەرڕایە و هەموو قوربانی و گیانبازیە سەرڕایە و هەموو دەستکەوتانەی کە پێشمەرگە و شەڕوانان بەدەستیان هێناوە لە کوردستانی سووریا ئێستا مەترسێکی جدی لەسەر مەسەلەی کورد هەیە و بەشداری نەکردنی کورد لە نەهێشکردنی کوردە ئەو کۆبوونەوە نێودەوڵەتانەی کە دەگیرێن و پەراوێزخستنی ئەمان و هاتنی هێزە هەرێمیەکان و فشارهێنان بۆ ئەو دەستکەوتانەی کە کورد بەدەستی هێناوە خەریکە مەسەلەی کوردستانی باشوور ڕۆژئاواش بەداخەوە دەبێتە قوربانی یاریەکی هەرێمی نێودەوڵەتی و نەبوونی یەکگرتووی کوردیش و بوونی دوو گوتاریش لە بەداخەوە لە کوردستانی ڕۆژاوا یەکێتر لەو بارودۆخانەیە کە کوردی تێدایە و بەداخەوە ئەمەش هەڕەشەیەکی دیکێ لەسەر پرۆسەی سیاسی لە کوردستانی ڕۆژاوا. ئەوەی پەیوەندی بە مەسەلەی کوردستانی باکوورەوەیە یا کورد لە تورکیا هەیە بەداخەوە پرۆسەی ئاشتی کە هەموومان دڵمان پێخۆش بووە پشتیوانیمان کرد بەداخەوە بەرەو تێچوون چووە. حکوومەتی تورکیا جۆرێک لە سیاسەتی دەستگیرکردنی ئەندامانی یاسایی پارلەمانی کوردی دەست پێ کردووە و مەسەلەی پرۆسەی ئاشتی کە دەبوایە
دەستکەوتێکی هەبێپەکی کەوتووە و ئێستا کورد ڕوبەڕووی قەیرانێک بووەتەوە شەڕ و ماڵوێرانکاریش دەبینین بەهۆی کۆمەڵە سیاسەت کە بەڕاستی ئێمە لەگەڵیشی نەبووین و پشتیوانیشی نەبووین بەداخەوە خەریکە تووشی قەیرانی زیاترە بێ و تووشی داخرانی سیاسی بێ ئەو دەرفەتانەی کە بۆ کورد لە تورکیا هاتبووە پێشەوە دەیتوانی بە شێوەی قانونی ئیسفادەی لێ بکات بەڵام هەندێک سیاسەتی نادروست کە گیرایە بەر جۆرێک لە داخرانی سیاسی و جۆرێک لە پەکەوتی مەسەلەی کورد و پرۆسەیەشی بەخۆیەوە بیرون سەرەڕای ئەوەی ئێمە دەستگیرکردنیان دەمانی هەدەفا بە بکارێکی ناقانونی ئەزانین و پشتیوانی لە پرۆسەی قانونی و ئەندا پارلەمانەکانی کووردا لە باکوورەکەین و لە هەمان کاتدا پێمان وایە ئەم قۆناغەی کە لە تورکیا هەیە خزمەت بە پرۆسەی سیاسی و بە دیموکراتیزەکردنی خودی تورکیا ناکات کە لە 10 ساڵی ڕابردووە بووە جێی ئومێد بۆ چارەسەرێکی ئاشتیانە بۆ دوورکردنەوە لە شەڕ. ئەوەی لە ڕاستیە ئەجندای قسەکانی منە لێرە کوردستانی ڕۆژهەڵاتە یعنی کوردستانی ڕۆژهەڵات بەو مانایی کە ئەجندای خەبات و تێکۆشانی ئێمەیە و لە هەمان کاتە ئەوەندەی ئێمە بڕوامان بەوە هەیە وەکو سیاسەتی کۆمەڵی شۆڕژگەڕۆیی کرد ئەولویەتەکانماندا لە چەند ساڵی ڕابردووشەوە بۆ پرینسیپی زۆربەی حیزبولایەنە سیاسیەکانی کوردستانی ئێرانە ئەوەیە ئێمە پشتیوانی پاڵپشت هاوکاری پارچەکانی دیکەین بەڵام دەستێوەردان لە پارچەکانی تر ناکەین و دەستێوەردان لە پارچەکانی دیکەش قبوڵ ناکەین لەسەر ئەو ئەساسێ کە دروستکردنی حیزبی کارتۆنی و دەستێوەردانی نابەجێ لە هەر پارچەیەکی کوردستان ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی یەکگرتووی یەکڕیزی کە یەکێک لە ئامانجەکانی ئێمەیە تێبچێت. بەداخەوە کوردستانی ڕۆژهەڵات سەرڕای و دەرفەتەیە کە بۆ مەسەلەی کورد هاتوۆتە پێشەوە و باسم کرد کوردستانی ڕۆژهەڵات سەرڕای مێژوویەکی قوربانیدانی زۆر سەرڕایبوونی کۆماری کوردستان سەرڕایبوونی ئەحزابی ڕیشەدار سەرڕای مێژوویەکی دوورودرێژ لە قوربانیدان سەرڕای ڕاگررتنی هەموو پرینسیپەکانی خەبات و ئەو هەموو قوربانەی کەدایەتی جێگە و پێگەی خۆی لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی و لە ئاستی کۆمەلگای هەرێمیانە و لە چەندین ساڵی ڕابردووە ئەتوانم بڵێم ڕۆژهەڵات سەرڕای ئەو هەموو دڵگەورەیی لەلایەن پارچەکانی ترەوە یا زوڵمی لێکراوە یا زۆر جارێکیش پەراوێزکراوە بۆیە ئەوەی گرنگە وەچەقی خەبات و تێکۆشانی ئێمە ڕۆژهەڵاتە و هەر لێرەشەوەیە لەم هەڕەشە و دەرفەتانەی کە ئەخڵکێ دەرفەتەکان بەداخەوە بۆ ئێمە کەمترن وەکو کوردی ڕۆژهەڵات و هەڕەشەکان بەداخەوە بۆ ئێمە زیاترن بۆیە لەم ئەجندانەوەیە وەکو ئەرکێک و ئەولویەتێکی ئێمە وەکو کۆمەڵی شۆڕژگەر گەڕانەوە بۆ مەسەلەی ڕۆژهەڵات لە چوارچێوەی پرۆژەی ڕۆژهەڵات تەوەریە کە گەڕانەوەی بۆ ڕۆژهەڵات و گەڕانەوەی بۆ بەهێزکردنی گوتاری سیاسی لە ڕۆژهەڵاتە ئێمە پرۆژەی ڕۆژهەڵات تەوەریمان هێناوەتە گۆڕێ بەو مانایەی ڕۆژهەڵات تەوەری دەتوانێت پێناسەیەکی جدی بۆ مەسەلەی کورد بکە و ئەو خەسارناسەیە بکە بۆ هەلومەرجێکی کوردی ئێرانی تایە و لە هەمان کاتە هەرچی زیاترە مەسەلەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بە کۆمەلگای جیهانی و بە کۆمەلگای هەرێمایەتی بناسێنێت و لە هەمان کاتیشا ئەو پرینسیپە جێگیرەی کە کۆمەڵە حیزبەکانی دیکەش بڕوایان پێ هەیە ئەوەیە پاڵپشتی پارچەکانی دیکەی کوردستان بکەن دەستێوەردان نەک لە پارچەیەکی دیکە بکەین و نەک کەسیش قبوڵ بکەین کە دەستێوەردان لە پارچەکەی ئێمە بکەن. هەڵێن کوردستانی ڕۆژهەڵات چی دیکە ناتوانێت لە چەقی ئەمە لایەنە بێ لایەن بێ و ناکرێت هەر هەرێمێک لە هەرێمەکانی دیکە یا بەشێک لە بەشەکانی کوردستان بەرژەوەندەکانی خۆی تهدید کات لەسەر ئەساسی خەساتە ڕۆژهەڵاتی کوردستان. بۆیە ئێمە هەموو متەقالایەکمان لەو پەیوەندیە ئەوەیە کە کۆمەڵێک ڕێوشێن بگرینە بەر یا کۆمەڵێک میکانیزم یا کۆمەڵێک بەرنامە و گەڵاڵەی هەمەلایەن بگرینە بەر بۆ ئەوەی ڕۆژهەڵات جێگە و پێگەی خۆی چ لە ئاسی کوردستانی و لە چ ئاسی هەرێمی و نێودەوڵەتیە هەبێت. بارودۆخی ئێران هەمومان دەزانین کە بارودۆخێکە کە قابلی قبوڵ نییە بۆ مەسەلەی کورد لە کوردستان ئێران لە ڕۆژ لە ڕۆژ لەژێر ئینسدادی سیاسیایە و کوشتنی کورد و ئەعدامەکان و پێشنگاریەکان بەرامبەر بە مەسەلەی کورد شتێکی شاراوە نییە و ئاشکرایە و ئێمە وەکو کۆمەڵی شۆڕژگەر وەکو حیزبەکانی دیکەی دۆی ڕزگاری خوازی کە لە کوردستانی ئێرانە بۆ بەدیهێنانی ئامانجەکانی کورد خەبات دەکەین و هەموو ڕێگەکانی خەباتیش تاقی دەکەینەوە بۆی بە ئامانجەکانی خۆمان بگەین. نەدامێ بڕۆمە سەر بارودۆخی ئێستای ئێران. ئێمە سیستمی سیاسی ئێران کە سیستمێکی داخراوە سیستمێکە کە مافی ئێمە پێشی دەکات لەگەڵ نەتەوەکانی تا قبوڵمان نییە. من قسەم لەسەرەوە نییە کە دوژمن چەند بەهێزە یا چەند داوازە. ئەگەر هاتو دوژمن بەهێز بوو
ئێمە دەبێت ئەگەر دوژمنمان لاوازە ئێمە دەبێت هەر بەهێز بین زودنەوەی دەستگای خواست ئەگەر هاتو دوژمنیشمان بەهێزە ئێمە دەبێت بەهێزتر بین بۆیە لەم ڕوانگەیەوە هێزێکی شۆڕژگەر کە دەیەوێت بەهێز بێ دەبێت ئەوڵەن خۆی تیارکە و خۆی تعریف کاتەوە خەسارناسی بۆ خودی خۆی بکە و ئەولویاتەکانی خۆی داڕێژێتەوە بۆ ئەوەی بتوانێت تەسیرگوزار بێت لە پرۆسەی ڕزگاری نەتەوەیە و لە هەمان کاتە بتوانێت ئەو دەرفەتانە بخڵکێنێکە لەژێر کۆمەڵی پلاتفۆرمی هاوبەشە ئەم خەباتە گشتگیرە پێکەوە گرێبدا. ئێمە سەرڕای ئەوەی کە بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوودا حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تووشی قەیران و دابڕان بووین و ئەم دابڕانە لە کەس شاراوە نیە بەڵام بەخۆشیەوە سەرڕای دابڕانەکان ئێستا زامی دابڕانەکان بەرەو ساڕێژبوو دەچن و لێ نزیکبوونەوەی زیاتر لە نێوان ئەو بەشانەش کە لە یەک دابڕاون هەیە و ئێستا فەزایەکی دەبارتر لە پەیوەندیگرتن و لە هاوکاری و لە سەردان و هاتوچۆ دیالۆگ هەیە. بەڵام لە هەمووی مهمتر بە ڕوایەمە ئەوانە کاتێ ڕوویدا کە بنەمایەک بۆ هاوکاری جدی لە نێوان دوو حیزبی ئەسڵی کوردستانە کە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانە لە پەیماننامەیەکی هاوبەشە لە ڕێکەوتنامەیەکی استراتیژیە لە ساڵی 2012 هاتۆتە ئاراوە. ڕەنگە زۆر کەس بنەماکانی ئەم ڕێکەوتنە پێی وایە هەر لەسەر کاغەزە بەڵام زۆر ئەرکی ئەم ڕێکەوتنە شتی نهێنیە و پەیوەندی نهێنیە و هاوکاری نهێنیە و کارە لەسەر خودی ڕۆژهەڵاتی کوردستان کە بڕوای من سەرڕای هەموو ڕخنە و تێبینیەکان کە لەسەر ڕێکەوتنە هەیە ئێمە توانیمانەوەکو بنەمایەکی کار لە نێوان دوو حیزبی ئەسڵی کوردستانە بێنە پێش و لە هەفتەکانی ڕابردووشە لیژنەی بەهێزکردنی ئەم ڕێکەوتنامەیە لیژنەی هەماهەنگی نێوان حیزبی دیموکرات و کۆمەڵە دانیشتوون کە پەرەی زیاتر بەم ڕێکەوتنە بدرێ و لە ئەجندای ئەم ڕێکەوتنە کۆمەڵێک کاری هاوبەشی گرنگ بۆ بزوتنەوەی کورد و ناساندنی زیاتری پرسەڕاواکەی لە ئاستی جۆراوجۆرە بکرێت کە ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە. ئێمە لە دوو سێ ساڵی ڕابردووە پێشنیاری کۆمەڵێ خاڵی بنەڕەتیمان کردووە و کۆمەڵی گەڵاڵەی بنەڕەتیمان کردووە مەبەستەوە کە ئێمە پێشنیارمان کردووە ئەوە نییە کە خەڵکی تریش گەڵاڵە و پرۆژە یا هەشتێکی تری نەبێت بەڵام ئێمە پێمان وایە بۆ بەهێزکردنی گوتاری ڕۆژهەڵاتەوەری و گەڕانەوە بۆ پێناسەکردنەوەی بزوتنەوەی سیاسی لە کوردستان ئێرانە کۆمەڵی میکانیزمی عەمەلی دەبێت بگرینە بەر و ئەم میکانیزمە عەمەلیانە بە بڕوای ئێمە یەکەمین حاڵەت ئەوەیە کە کۆنگرەی ڕۆژهەڵات کۆنگرەیەکی تایبەت بە ڕۆژهەڵاتی کوردستان بگرین جگە لە حیزبەکانی کوردستانی ئێران تێکۆشەرانی دێری ڕۆژنامەنووسان شارەکانی مەدەنی کەسانی سەربەخۆ تێیان بەشدارن چونکە کۆمەڵە بڕوای وایە ئەرکی خەباتی ڕزگاری خوازی تەنها لەسەر حیزبە سیاسیەکان نییە دەیان کەسی تر لە چوارچێوەی حیزبە خۆی تعریف ناکات پێیان خۆشە لە چوارچێوەی بزوتنەوە کۆمەڵاتیەکانە و لە چوارچێوەی بزوتنەوە مەدەنیەکانە خۆیان تعریف بکەن و حەقی خۆیشان لە استراتیژی ڕزگاری نەتەوەیە حزوریان هەبێت بۆیە ئێمە پێشنیاری ئەومان کردووە لە کۆنگرەی ڕۆژهەڵات لە نێو حیزبولایەنەکانە لە وڵاتێکی دەرەوە بیگرین کە ئەمە لەسەر استراتیژیەکی گشتی بۆ بزوتنەوەی کوردی ئێران استراتیژیەکی هەمەلایەنە ساڵبێتەوە بۆی بتوانین لەو چوارچێوە هەمومان ئەو مەسئولیەتە و ئەو مافانەی کە هەمانەوە ئەو ئەرکانشکەیە کەوێتە ئەسلۆمان بتوانین تعریفی بکەین و لەو چوارچێوە کارەکانی خۆمان ببێنە پێشێ. لە ئەسنای کۆنگرەی ڕۆژهەڵات ئێمە بڕوامان وایە دەکرێت کۆمەڵێ برین و کۆمەڵێ دڵکرمۆڵی کە لەیە کە بۆ ساڕێژ بێ و ئەم ئەرکە دابەش کرێ بەسەر هەموو لایەنەکانە و ئەمە ڕێ خۆشکە بۆ ئەوەی کوردی ئێران و حیزبەکانی بگەن بە دروستکردنی بەرەیەکی کوردستانی دروستکردنی بەرەیەکی کوردستانی دەتوانێت گوتاری کوردی ئێران و گوتاری کوردستانی ڕۆژهەڵات با بڵێ لە نێو ئەو هەموو هەڕەشانەی کە لەسەرێتی و لە نێوان ئەو دوو گوتارێکە خەریکە لە ئاستی ناوچەکە دروستە بێ لە مەسەلەی کووردا یەکگوتاریکە و ئەم یەکگوتارێ دەتوانێت تەکانێکی زۆر و هەستانەوەیەکی زۆر بە بزوتنەوەی کوردی ئێراندا کە لە ئاستی کوردستانی لەبەر چاوی بگرن و لە ئاستی ناوچەی و جیهانیشا زیاتر دەنگ و ڕەنگی پێویستێت. ئەگەر چیان حیزبێک بۆ خۆی هێزی پێشمەرگەی هەیە و چالاکی ئەو کلیپی کە لێرە نیشاندەرا بەشێک لە چالاکیەکانی ئێمە و حیزبەکانی تریش هێزی پێشمەرگە و چالاکی پێشمەرگانیان هەیە و حزوری پێشمەرگانیان هەیە و شەهیدی شارداوە بەڵام ئەزموونی کاری هاوبەش کە ئێمە لە چوارچێوە ڕێکەوتمان لەگەڵ هاوڕێیان لە حیزبی دیموکراتەمانە تیمێکی مشترەکی ئێمە و حیزبی دیموکراتە هاوینی ڕابردوو سەردانی کوردستانی ئێرانی کرد و ئەو تیمە کە هاتنەوە هەڵسەنگاندمان بۆ کرد بوو ئەو شوێنانەی کە چی بوون هەمووی ئاواتی خواست بوو کە ئەم دوو حیزبە هێزی پێشمەرگە و هەماهەنگی لە نێوانیانە هەیە بۆ یەکەم جارە دوای
أو هم دابرانا هذيك مشترك حزب ديمقراطي وكمال لسقاي كردستان إيران عبيده وأمد الخوشي جورية وخل ودواء وما رابورتاني بمن هات ولا حزوري هذا مشتركة خلوا بني بيخوش ودواء كردوا الإيمان ك حزب كان يديكش أجر نايكن عنده حزبها تيم مشترك نيرنا وحزوري كيش مجانان هذا بويا إما بيجنياري أود كين كليجني كي هما هنجيل النيوان حزب الله السياسي كان روشباتي كردستان بود مسكدني شارعي كيش مجانا وحزوري كيش مجانا بيبي هرچند ولا بشارة ولا شديد جاكتي مكان عند لسقاط كردستان إيران بوا حزب كان يديك الرجل رسمي هنا كان نوزور زن إيران كذا بيك تي مكان ما توشي مشكلة نم هل إما شنو أزبونيش ما كردوت وليش ما نسكتوا من قبل هؤلاء حزب ديمقراطي كردستان إيران بوي ما لقب أوين أجر كاتي خباتي شجارية دراسة كي وأجر كاتي حضوري كيش مرجانية خدناوي بوكي ولا همان كاتا يجني تنسيق بوكاربالي كيش مرجع وكو هذي كي رزقنا اجتماعي لنيوان حزب الله كان كردستان إيران ساس كي وأمش تأثيري بودا هاتو بهاورا خناغي ما هاد خناغي رزقنا اجتماعية خناغي إدارة اجتماعية كي تسرع سوريا وأو أزبونا نيك لكردستان العراق همان اللي دابج بني هذي كيش مرجع أو ما بلان كلانيك لبني دوكتاريا وكدرجة ما كانش تأسماوا بداخوا بو أوي كردستان إيران توشي عند برانا نيا هل يستوى دبيت هماهنجي هذي كيش مرجع كردستان هذا هل حزب الله يعني كذي كيش مرجع كهبل الدهاتوا أما بيتا جورك لموديل كان ترك كنيتواني ولا ما يدروس برجع لبارش كان يديك كردستان بوي ما بيجني يجني كي هماهنجي لنيوان هذي كيش مرجع كردستان ولا همان كاتا هيك تلو قوانين كا إما بشكل عملية زاني كوبنوي نيوان أم حزبانية و سابونو ما نسب كومله داواكاري كداواكاري همو حزب كان وداواكاري بزود نور رزقاري خوازية إما دبي لسر كومله خالي قشتي كهمو من برلمان به سال جنوا لجوارتي بلاتفورمي كهاوشي كردستاني روشاباتا بهمو شوينو جيجاو ناوندي كي بيجين أوي يقطعنا تر لسر أستي وقدم كردستاني إيراني هرماتي ولسر أستي جهاني شا دربكي لهما كذا يوم رومان بدرس كني ميديا كي هاوبشنا يعني تلفزيون كي تايبت بكردستان روشابات كدم ورنجي حق وازاني بزود نوي شورش جراني اللي كل كردستان إيران وهمو حزب كان متوانين بجوري تواناي مادي ومعنى خومان اشتواني ليبكي أوي جالك تلك مهمة من البرشاوي مجرين أوي كوباسي شكل كل إيران بداخوا لنيو لنيو نيوانا نيا أو هم قرباني كدابة كيسي وهي لجنة دبلوماسي هاو بشمانة به ككار بو ناسان نيزاتري مسألة كردي إيران يا كردي روشاباد نواندا جرا جرا كانك هاورا زور أصلا يمد دفتري كي نراتيا باقي المكتب كي نراتي لنيوان أحزاب كردستان إيران قال لنيوان أحزاب كردستان إيران بقشتيجنا لنيوان مو حزب ديمقراطي كذا حزب سلكيو هاو بيماني أمريكا بكيدو كان لسه مثلا ناسان نيجي كرد كان لسه هم كيش قالنا كبرامبر خلق كردستان روجانا بكري كان برامبر كشني وهم كل برامبر كان برامبر هم زندان السياسيين كروجانا لجهة رشوة دامان وكان لسر أو كم الجاي جهاني بوقنا عتب جينك كردي إيران دتواني قران كاري دروس كذا إيران با هما هنجي دقم نتوقعني ترى بوي من أتواني لا اتحاد أوروبا ليكتي أوروبا دفتركي نولاتي هاو بش ما نبيو كحزب كاني رشوات كردستان بوي من أتواني لا أستي ولاتني من تخيل نولاتي هاو بش فينوا كأمانة همود أتواني قناعك به بو ناسانی زیادی بزود نوی کردستان و هر بزود نوی کردگاری خوازیش اگر خوی نتوانه به رقمی کی شوندانه یا نه به هزی کی شوندانه و کاریگر لسر سیاستی نوشی و جهانی نتوانه بشتیوانی جهانی و هرمایتی با خود دانید که اگر چی اما بروای تماما بوهیا که اما حزب کانی دیکش بتایبت اما بروای تماما نبکه اما هزی خمانده لخلق وورگی وبزودنا وكمالا في مدرية كان كدس دنا دسيه وكمالا بشتواني لواناكا أتواني بجورك كان محركك بفوخسنا قلي داوكا كان يقول كل كردستانيين
بەڵام بزوتنەوە کۆمەڵایەتەکان و مەدەنیەکان و بزوتنەوە جۆرە بزوتنەوە متاڵباتەکان لە کاتێکە ئەتوانن دڵخۆش بن و لە کاتێکە ئەتوانن لە مەیدانەکانە حزوریان لەبێت کە بزانن حیزبەکانیان و بزانن بزوتنەوەکان لەسەر ئاسی جیهانی و ناوچەیە پاڵپشتی هەیە. ئەو کاتەوان دڵگەرمترە بن و ئەوان زیاتر بڕوا بە خۆیان پێیاکەن کە ڕۆژ لە ڕۆژ مەیدانەکانی خەبات پڕکەنەوە و ڕۆژ لە ڕۆژ بێنە مەیدان بۆ ئەوەی بەرامبەری ئەم ڕژیمە دیکتاتۆرەوە بەرامبەر ئەم ئینسدادە سیاسی هەیە دەنگ هەڵبڕن و بێدەنگ نەمێننەوە. ئێمە بڕوامان وایە کە کوردستانی ڕۆژهەڵات مەیدانی خەباتی ئێمە و هەموو حیزبەکانی ترە و هەم ئێمە و هەم حیزبەکانی تریش هەمومان هەدەف و ئامانجمان ئەوەیە کە ئامانجەکانی گەلی کورد لە کوردستانی ئێران بەدەستێت. بۆیە کوردستانی ئێرانجێ هەمومان نەکاتەوە بەڕاستی و هەمومان دەتوانین لە ژینگەی ڕۆژهەڵاتە بە یەکگوتاری هەمومان سەربەرز بین و تا پرش و بڵاو بین وەک باسم کرد هەڕەشەکان لەسەرمان زیاترە و ناتوانین ئەو تەسیرگوزاریەکە هەمان بێ و ناتوانین ئەو حسابەیە کە بۆمان بکرێت وجودی هەبێت. دەیکەوا بوو وەک چۆن لە قۆناغی ڕزگاری نیشتمانیە هەمومان بەرپرسایەتی نیشتمانیمان لەسەرە و دەبێت کار بۆ بەرپرسایەتی بکەین و ئەو میکانیزمانێکە باسم کرد دەتوانێت قۆناغی ڕزگاری نیشتمانی ئێمە بەرەو پێش باوە پاڵپشتی زیاتری بۆ دروستکە. هەوڕیان ئێمە لە دوای قۆناغی ڕزگاری نیشتمانیش دەبێت بیر لە ئیدارەدانی نیشتمانی بکەین. بەو مانایی ئیدارەدانی نیشتمانی کوردستانی ڕۆژهەڵات لەسەر ئەم حیزبانەیە و ئەم حیزبانە ئەگەر ئێستا یەکگرتوو بن و ئەگەر خاوەنی یەک گوتار بن و خاوەنی یەک هێزی پێشمەرگە بن لە قۆناغی دوای ڕزگاری نیشتمانی کە ئیدارەدانی نیشتمانیە بەرپرسایەتی نیشتمانی ئەمانە زۆر ئاسانترە و نابێ ئەوەشمان لەبێت بچێت حیزبی کوردی دوو ئەرکی گەورەی لەسەر لە هەر پارچەیەکی کوردستان. ئەرکی یەکەمی قۆناغی ڕزگاری نیشتمانیە، ئەرکی دووهەمی دروستکردنی دەوڵەتە. ئێمە بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی نین کە هێزێکی داگیرکرات بێتە وڵاتەکەمانەوە دەریکەین. ئێمە بزوتنەوەیەکی ڕزگاری خوازین کە لە چوارچەوەی کۆمەڵی دەوڵەتە ئەژین بە دڵنەخوازی خۆمان کە لە دوای قۆناغی یان لە چوارچێوە دەبێت بمێنینەوە و سەرنجام داواکار و ئامانجی دروستکردنەوەی ڕزگاری خوازیگەری کورد لە هەر پارچەی لە پارچەکانی کوردستان دروستکردنی دەوڵەتی نەتەوەییە. بۆیە ئێمە لە هەموو کات زیاتر وەکو کورد چ لە ناوچەکە و چ لە هەر بەشێکی خۆمانە پێویستیمان بە ئەوە هەیە کە کار لەسەر یەکگرتوو و یەکڕیزی و کاری هاوبەش بکەین. چونکە وەک گوتم ئێمە تەنها ئەم قۆناغەمان لە پێش نییە، قۆناغی دوای ڕزگاری نیشتمانیش کە ئیدارەدانی نیشتمانیە و ئەزموونەکانی بزوتنەوە ڕزگاری خوازیەکانمان هەیە لە دنیا کە دەبێت لەو چوارچێوە سوودی لێوەربگرین بۆ ئەوەی کوردستانی ڕۆژهەڵات کە بەداخەوە بزوتنەوە ڕزگاری خوازیەکەی درێژەی کێشە لە دوای ڕزگاری نیشتمانیەوە لە ئیدارەدانی نیشتمانیە خەڵکەکەی ماندوێتیان بەحەسێتەوە و تووشی کۆمەڵی ماڵوێرانی کە لە دوای نەبوونی یەکگوتاریەکە لە هەرێمی کوردستان تووشی بوون لێ تووشی نەبی بەڕاستی. بۆیە ئەرکی ئێمە دوو ئەرکە و ئەم دوو ئەرکە دەبێت بیر لەوە بکەینەوە کە هیچ بەرژەوەندێک لەسەر بەرژەوەندی ئەم یەکگرتنەوە نییە و هەر حیزبێک لە لای خۆیەوە ڕەنگە بەداخەوە ئەو شەعبانە دەبێت ڕووی نەدایە و ئێستاش ئێمە لەگەڵ ئەوە نین کە ڕوویدا بەڵام ڕوویداوە. ئەوەندەی پەیوەندی بە کۆمەڵەی شۆڕژگەرەوە هەیە بۆ ئەوەی بتوانین دەرفەتەکان بخۆزینەوە و بۆ ئەوەی بتوانین بەر لە هەڕەشەکان بگرین و خۆمان بە پرسیار بزانین پێویستیمان بەوە هەیە کە شێوازی تازەی خەبات بگرینەوە و گوتاری تازە تەحمیل بکەین بەسەر بزوتنەوەکەمانە و ئەم گوتاری تازەیەش ئەوەیە کە چاومان لە هەندێک ڕابردووی ناخۆش دابخەین و بەرەو چاوێکی کراوەتر و بەرەو بیرێکی کراوەتر و بەرەو کاری هاوبەش و یەکگرتنی زیاتر بۆ ئاسۆی داهاتوو بڕوانین و لەم گۆڕانکاریانەش کە دێتە پێشەوە بەڕاستی ئەگەر ئێمە وەکو کوردی ڕۆژهەڵات وەکو حیزبەکانی خاوەن یەکگوتار و استراتیژی سیاسی بین دەتوانین تەسیرگوزاری گەورە بین و دەتوانین لە ئەو معادلە سیاسی و ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانە هەیە دەتوانین تەسیرگوزار بین و وڵاتان و خەڵکی گەیشتمان حسابی زیاترمان لەسەر بۆ بزوتنەوە بۆ وڵاتیەکانی بە حوکمی بوونی ئەحزابی بەهێز لە ناوچەکە کە پاڵپشتی ئەوان بێ دڵگەرمتر بن و خۆناغی ڕزگاری ئێمەش زۆر نەکێشێت. بەو هیوایە کە هەمومان لە پێناوی هەرچی بەرەو پێشبردننی بزوتنەوەی لە کوردستانی ڕۆژهەڵات هەوڵ بدەین
و لەسەر پلاتفۆرمێکی هاوبەشە گەنەگەیەوە بەرەی کوردستانی و زۆرشتی دیکە لەسەر پلاتفۆرمێکی هاوبەش کە ماف و داخوازیەکانی گەلی لە کوردستانی ئێرانە بۆ قۆناغی یەکەمی کاری هاوبەش لە خۆ بگرێت هەوڵ بدرێت. جارێکی تر سپاسیەوە ئەکەم بۆ گوێگرتنتان و هیوادارم دەرفەتی زیاتر هەبێت کە بتوانین قسە و باسی زیاتر لەوانە بکەین. زۆر بەخێر بێت جارێکی تر بژی کورد و ئاوادانیش بە کوردستان. زۆر سپاس. مارەنێک کەکسۆران دەست خۆش بێت. سپاس.